إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، بۆ ئەوەی حەقیقەت و ڕاستی ئەم ژیانە بزانین، بۆ ئەوەی کە حەقیقەت و ڕاستی بێنرخی ئەم دنیاە بزانین، پێویستە لەسەرمان هەندێک جار سەردانی نەخۆشخانەکان بکەین، بە تایبەتی نەخۆشخانەی شێرپەنجە یاخود نەخۆشخانەی سوتاویەکان. کاتێک کە دەڕۆی بۆ شوێنانە، ئەو کاتە دەزانیت بەڕاستی لە چی ناز و نیعمەتێکەی. ئەو کاتە ئەو خەڵکە دەبینی، مناڵێکی بچووک گەنجێک دەبینی بەهۆی نەخۆشیەوە مووەکانی لەسەری نەماوە، مووی دەموچاوی نەماوە. مناڵێک دەبینی لە ترسی مەرگ پیر بووە، چرچ بووە، داماو بووە. خەڵکە بینی ئەڵێ 5 مانگە 1 ساڵێکە لەسەر ئەم شوێنە لێرە خەوتومەوە، ئەو جێگامە. کاتێکە دەڕۆیتە ئەو شوێنانە، و کاتە ئەزانی ئەم ژیانە هیچ شتێک نییە، ئەو کاتە ئەزانی کە لەش ساغی نیعمەتێکی زۆر گەورەیە. بۆیە سپاسی خوا بکە لەسەری. پیاوێکی بەڕێز دەڵێ چوومە نەخۆشخانەیەکەوە، بە مەمەڕ و قاوشەکە تێپەڕیم لە یەکێک لە غورفەکان، غورفەی نەخۆشخانەکە، گوێم لە دەنگێک بوو، هاواری دەکرد و دەگریا، بەڵام ئازارێکی زۆری هەبوو. نەخۆشێک لەو نەخۆشخانەیە ئازارێکی هەبوو. کاتێک گوێ لە دەنگی دەگرت، لە ناڵە و گریانی بوو، وەڵڵاهی خەریکە دڵت دەبچڕا، ئەوەندە بە کەساسی دەگریا و هاواری دەکرد. سبحان الله، دەفەرمێ ڕۆشتمە ناو ژوورەکەوتم زامان پیاوە بۆچی دەگری. سبحان الله، تەماشام کرد، هەموو لاشەی تووشی شەلەل بووە، هیچ ئیش ناکە. حەزی ئەکرد لا بکاتەوە، نەی ئەتوانی لایش بکاتەوە، لا بکاتەوە. ئێمە لە چ نیعمەتێکین؟ خەڵکێ بە ئاواتی ئەوەیە قومی ئاو بەرێ بۆ دەمی، تیکەیە نان و پاروێ نان بەرێ بۆ دەمی. بەڵێ تەماشام کرد، هەموو لاشەی شەلەل لێدا و لە ئیش کەوتووە. ئەو کەسێک کە لە دیاری بوو، ئەو کەسێک کە سەرپەرشتیە کرد، مەعاون توبیە هەر شتێکە، پێم وتم ئەم پیاوە بۆچی وا دەگری؟ ئازاری چییە؟ کێشەی چییە؟ وتی وەڵڵاهی ئەمە بە تەواوی تووشی شەلەل بوو، هەموو لاشەی تووشی شەلەل بووە. مەعیدەی ئێش و ئازارێکی زۆری هەیە، ڕیخۆڵەکانی مەعیدەی. سبحان الله، هەر کاتێک خواردنێکی ئەدەینێ، ژەمێ خواردن ئەدەینە ئەم نەخۆشە، لەبەر ئەوەی کە پێی هەزم ناکرێ، خواردنەکەی پێی هەزم ناکرێ، ئەم هاوار و شیوە و گریانی بۆ دروستە بێت لە تاو ئازاری ئەو خواردنەی کە خواردوێتی. سپاسی خوا بکە، لەشە ساغە. نەخۆشیەک تێ خەڵکێ دە نەخۆشی هەیە. هەر کاتێک هەموو خواردنێک کە ئەیدین بەم ئینسانە، کاتێک کە مەعیدەی هەزمی ئەکا، ئەم ئازار و شیوە و واوەلایی بۆ دروست دەکات، ئابە و حاڵە دروستی دەکات. ئەڵێ منش وتم بەو کەسێک کە سەرپەرشتی نەخۆشەکەی دەکرد، وتم باشە خواردنی قورسی مەدەنێ، مادەمە و حاڵەکەیەتی بەم حاڵە خواردنێک هەزم ئەکا و حەلی ئەکا، بەم شیوە و گریان و یعنی بە شێوەیە کە ئینسان ئەیوو تەحەمولی سەوتیت ناکرد، پڕ بەو غورفەیە هاواری دەکرد و دەگریا لە تاو ئازار. وتم خواردنی قورسی مەدەنێ مادەم حاڵەکەی ئاوایە. وتی وەڵڵاهی بەڕێزم، سوێن بەخوا لە غەیری شیر، بەس شیری ئەدەینێ، شیریش بە سۆندە لە لوتیەوە ئەچێتە خوارەوە. والله ئەو هەموو هاوار و شیوە نواوە ئیلاهی
تەنها لەبەرەوەی کە ئەو شیرە حەل بکات. واللهی غەیری شیری شتێکی بێ نادەی. بۆیە ئەگەرەتەوێ تێ بگەی بڕۆ نەخۆشخانەکان بزانم ژیانە چییە و بزانە چی نیعمەتێکی خوا بەسەرتەوەیە. پیاوێکی داما و پڕ بە غورفەیەک هاوار دەکات تەنها لەبەر ئەوەی گڵاسێ زیاتر کەمتر شیر حەل بکات. تۆش ئەم هەموو خواردنە دەخۆی هەردەڵی خوابی بڕێمەکەی حاڵەمەکەی ژیانە کورە ئاخر بەسە ناشکوری بەسە بۆ خاتری خوا با تۆ بۆتیارە کاولمان نەکات. کورە بەسە وەڵڵاهی وە فێر ناشکوری بووە هەموو مانگە یەک دەفتەری بەری هەر ناشکوریەکە. پیاویەوە هەبوو قسەم لەگەڵا کردووە تەلەفۆنی بۆم کردووە قسەم لەگەڵا کردووەتی زۆر نامرتاحم خەریکم مێشکمە تەقیوتمە بۆ وتی مانگی 2 دەفتەرم دەسەکەوێ. ئیش نەماوە مانگی 2 دەفتەر. ئەوەی تێری نەخوارد هەر چاوچنۆک و چاوبرسیە و ناشکوری دەکات. ئەوەشی بە بەشی خوا ڕازیە هەر ڕازیە ئەگەر قومی ئاویش نەبێ بیخوات. ئەم داماوە ئەم پیاوە فەقیرە تەنها لەبەر ئەوەی تۆزێک حەلیب تۆزێ شیر حەل بکە و هەزمی بکە مەعیدەی ئەبێ هەموو ژەمێک خاوار بکە و بگری و خەڵکی بەزەی پێای بێتەوە. بۆیە ئەگەر ئەتەوێ تێبگەی بڕۆ نەخۆشخانەکان چونکە دەرز و عیبرەت و ئامۆژگاری زۆر وەرئەگری ئەو کاتە ئەزانی تۆ لە چی نیعمەتێکای خەڵکی لە چی داماویەکایە. بۆ ئەوەی خۆشەویستم بزانیت حقیقەت و بێنرخی ئەم ژیانە چییە، بۆی بزانی لە چی ناز و نیعمەتێکای بڕۆ سجنەکان، بڕۆ سەردانی سجنەکان بکە بۆ ئەوی بزانی نیعمەتی ئازادی چەندێ گەورەیە، بۆی بزانی کە چی ناز و نیعمەتێکی خوا بەسەرتەوەیە. خەڵکانێکی زۆر هەیە ئالەو نیعمەتە بێبەشن کە ئازادن، ئەلحەمدوللا ئێستا ئەتوانی بۆ هەر شوێنێک کە خۆت ئارەزووکەی بڕۆی، بەڵام ئەو کەسانە لە چوارچێوەی دیوارێکدان لەگەڵ کۆمەڵە کەسێکە ئەژین پێیان خۆش بێ پێیان ناخۆش بێ هەر ئەو کەسانەیە. ئەو خواردنەی کە دەیخوا پێی خۆش بێ و پێی ناخۆش بێ هەر ئەوەیە. ئەگەر ئەتەوێ بزانی ناز و نیعمەتی ئازادی چەندێ گەورەیە، بڕۆ پرسیار لە ئەوانە بکەن کە لە سجنان، بڵێ حاڵی ئێوە و حاڵی ئێمە چۆنە. خەڵکی وا هەیە دەیەها ساڵە سجنە بێ سەر و شوێنە ئێستاش نازانێ ماڵ و مناڵی لەکوێیە. تۆ خۆت هەفتەی لە ماڵ و مناڵە دوورکەوی بزانم چی بەسەرا دێ، نە ماڵ و مناڵی دەیبین نە ئەوش ماڵ و مناڵ دەبینێ. بۆیە بزانە لە چی ناز و نیعمەتێکی خوادای بەس ناشکوری بکەین، بەسە ناشکوری بەسە. بڕۆ ئەو خەڵکە بدوێنە لە بازاڕەکان و لە شوێنەکانە هەمووی ناشکوریەکە هاوار و شیوەنیەتی. هەر کەسێک لە ئێمە حاڵی خراپ بێ، ڕبعێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەزعی مادی خراپ نییە. هەر کەسێک لە ئێمە حاڵی خراپ بێ، هەر کەسێکمان کەنیمانە دەقاتی باوباپیری خۆمانمان هەیە، کەواتە بەسە ناشکوری کردن. بەس نییە ئازادی بۆ خۆت حڕی دەسوڕیتەوە. خەڵکێ بە ئاواتی ئەوەیە یەک ڕۆژی بێتە لای ماڵ و مناڵەکەی بگەڕێتەوە، یەک ڕۆژ لەگەڵ ماڵ و مناڵی خۆتا دانیشتی لەبان سفرەی نان دەخۆی سپاسی خوا بکە، لە ماڵی خۆتا خەوتویتە سپاسی خوا بکە. بەسە ناشکوری کردن. چونکە بەڕاستی خەڵکێ دەیەها ساڵە بە ئاواتی ئەوەیە کە بەر بێت، ئەوەی کە بێتاوان گیراوە یا ڕەبی خوایە کاریان بۆ ئاسان کەی ئازاد بن، ئەوەشی تاوانبارە یا ڕەبی خوایە سزای خۆی وەرگرێ لە دنیا و لە قیامەت. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، هەر کەسێک لە ئێمە پێی خۆشە بزانێ ئەم ژیانە چییە، حەقیقەت و ڕاستی ژیان چییە، بزانێ ئەم ژیانە چەندێ بێنرخە لای خوای گەورە، بەقەد باڵی مێشولەیە قیمەت و نرخی نییە. ئەم دنیای هەر هەمووی بە هەموو شتێکیەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بڕۆ تەماشا بکە ئەوانەی کە دەمرن، بڕۆ بزانە چۆن دەمرن، یاخود بیرکەرەوە لەوانەی کە لە کەسوکاری خۆت و ئازیزەکانی خۆت کە لە دەستیان ئەدەی باشە فڵان کەس ئێستا من قسەم لەگەڵا کرد چی زوو مرد، فڵان کەس تۆزێ لەمە پێش بینیم، فڵان کەس دوێنێ بینیم، فڵان کەس دوێنێ قسەم لەگەڵا کرد مرد، تەواو ڕۆیشت. ئەو ژیانە بەبێ ئەوەی ئیزنت لێوەرگرن، بەبێ ئەوەی وەسێت بکەی ئەم ژیانە بەجێ دەهێڵی.
بۆیە ئەومان لەبیر نەچێ. خوای گەورە دەفەرمێ كل نفس ذائقة الموت. ئەم ئاەتە چۆن تێگەین؟ هەموو نەفسێک، هەموو ڕۆح لەبەرێک، هەتا مێروولەکانیش، مێشولەیش، هەموو ڕۆح لەبەرێکی گەورە و بچووک، هەر هەمویان دەبێ چێژی مردن وەرگرن. جا خوای گەورە فەرمێ ذائقة الموت. ئەو چێژە چۆنە؟ ئیستا کاتێکە تەماشا دەکەی ئەم هەموو خواردنە هەیە، هەر خواردنێک تامی خۆی هەیە، هەمومان دەبێت تامی مردن بکەین، بەڵام هەمومان تامی مردن دەکەین، بەڵام هەر یەکەمان بە جۆرێک. هەمومان تامی مردن دەکەین، هەمومان تامی مردن دەچێژین، بەڵام هەر کەسە و بە جۆرێکە. هەیە زۆر بەخۆشی تامی مردن دەکا، هەیە زۆر بە ناڕەحەتی و بە داماوی دەیکا پەنا بەخوای گەورە. بۆیە ئەبێ تامی مردن بکەین، بەڵام گرنگ ئەوەیە بزانین چۆن تامی مردن دەکەین. ئەگە باش بین سەرەتای هەموو خۆشیەکە بۆ ئێمە ئینشاءڵڵا. خراپیش بین پەنا بەخوا، مردن سەرەتای هەموو بەدبەختی و نەهامەتیەک. چونکە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم هەر کەسێک قەبری باش بێ، ئەوەی دوای قەبری دێ هەمووی ئاسانتر و باشترە. ئەوەشی قەبری خراپ بێ، ئەوەی لە دوای قەبرەوە دێ خراپتر و پرسترە پەنا بەخوای گەورە. کەواتە بزانە چۆن دەمریت. تامی مردن دەکەی، بەڵام گرنگ ئەوەیە بزانە چۆن تامی دەکەی. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ چوو بۆ لای نەخۆشێک لە سەرەمەرگا بوو. ئەمڕۆ مردنی کوتوپڕ زۆر بووە. شەڵات جومعەی تایبەت باسی مردنی کوتوپڕ دەکەین کە چی دەرز و عیبرەتێکی لەوەرەگرین، کە ئەمڕۆ بە ڕووداوی سەیارە و بە کوشتن و بە جەڵدەی دەماغ و بەم شتانە کە پەیدا دەبێ، شەڵاوە کاتی تایبەت باسی دەکەین. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ دەڕاتە لای پیاوێک لە سەرەمەرگایە نەخۆشە، بەڵام کاتێککە ئەم پیاوەی بینی چۆن ڕۆحی دەرچوو، چۆن مرد، بە چی ناڕەحەتیەک مرد، گەڕایەوە بۆ لای ماڵ و مناڵەکەی خۆی، بەڵام بێتاقەتە، چونکە مرۆڤێکی بینی ڕۆحی دەرچوو. ماڵ و مناڵی خواردنیان هێنا، دایان ناوتیان فەرموو باوەگیان خواردنەکەت بخۆ، وتی خواردنەکەتان بخۆن، بەخوا من خواردن پێ ناخورێ، بەخوا ئەمڕۆ منزەرێکم بینیوە، ئەمڕۆ حاڵەتێکم بینیوە لە مرۆڤێک کە چۆن مردووە، واللهی حتا ئەو ڕۆژەی دەمرم هەوڵی بۆ ئەدەم، هەوڵ ئەدەم بۆ ئەو ناڕەحەتی و ناخۆشی کە بینیم ئەمڕۆ مرۆڤێک تووشی بوو، حتا پێی دەگەم سەرە مەرگ هەوڵی بۆ ئەدەم و خۆمی بۆ ماندووەکەم، والله چۆن دەڵی مەعیدە و دڵم بە سراوی چم پێ ناخورێ، خواردنەکەتان بخەمە خوا ناتوانم. بۆیە بێگومان ئەو ڕۆژەش هات. ئیمامی حەسەنی بەسریش ڕەحمەتی خوای لێبێ گەشت بە مردن، ئێمەش پێی دەگەین، هەمومان دەمرین، بەڵام گرنگ ئەوەیە خۆمان شەرمەزاری لای خوا نەکەین، لەبەر خاتری ماڵ و مناڵ غەش مەکە، حەرام مەخۆ، خیانەت مەکە، زوڵم مەکە، تاوان مەکە، ملی خەڵک مەشکێنە، چونکە ئەم ژیانە هیچ نییە، هەر کۆتایی پێ دێ. خوشکی بەڕێزم خۆت داپۆشە، چونکە ڕۆژێک دێت بەخوا ڕۆژی مردنی تۆ دەبێت، بەخوا ڕۆژێک دێ برای بەڕێزم نوێژ بکە، ڕۆژی مردنی تۆ دەبێ و دەگەیتە حاڵەتی سەکەرات و سەرە مەرگ. جا ئەمڕۆ خۆت ماندوو کە هەتا ئەگەی بە ئەو ڕۆژە دڵنیا بە ئەو ڕۆژە دەبینیت، 100% دڵنیا بەلەوە. بۆیە خۆشەویستان، ئەگەر دەمانەوێ حقیقەت و ڕاستی ئەم ژیانە بە تەواوەتی بزانین چەندێ بێنرخە، پێویستە سەردانی گۆڕستان بکەین. ئەو کاتە بۆمان دەرئەکەوێ ئەم ژیانە شایانی ئەوە نییە کە ئێمە ئەم هەموو دژایەتی یەکتری تیا بکەین، ئەو ژیانە شایانی ئەوە نییە کە خەڵکی لەسەر بکوژین، ئەو ژیانە شایانی ئەوە نییە کە خۆمانی بۆ خراپ بکەین و قیامەتی خۆمانی بۆ ڕۆژکەین. بڕۆ سەردانی گۆڕستان بکە، سەردانی ئازیزەکانی خۆت بکە لە گۆڕستان، چونکە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو ألا فزوروها فإنها ترق القلب وتدمع العين وتذكر الآخرة. سەردانی گۆڕستان بکەن، چونکە دڵتان نەرم دەکات، زیاتر ڕوئەکەنە خوا، چونکە چاوەکانتان فرمێسکی پێتا دێتە خوارەوە و قیامەتتان بیر دەکەوێتەوە. بۆیە سەردانی گۆڕستان کە بۆی بزانی ئەم دنیای هیچ نرخێکی نییە لای خوا،
و هیچ قیمەتێکی نییە و هیچ مای دڵخۆشی نییە بۆ ئینسان، هەر بەجێ دەهێڵی. بۆیە ئەوە باش باش بزانین هەر هەمومان ئەو زەویەی کە ئەمڕۆ ئێستا ئێمە لەسەر ئەم زەویین بە پێیەکانمان لەسەری دەڕۆین، ڕۆژێک دێت دەبێتە سەقفی ئێمە، دەبێتە سەقفی ئێمە. ئێستا ئەمڕۆ ئێمە لەسەر زەوی دەڕۆین، بەڵام ڕۆژێک دێت زەوی دەبێتە سەقفی ئێمە و دامانە پۆشن، ئێمە لە ژێر زەویدا دەبین، زەوی دەبێتە سەقفەکەمان. سەقفی ئێمە زەویە، کەواتە ئەو ڕۆژە لەبیر نەچێت. ئیمامی ئەبوو دەردا و ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوان لە هەردوویان ڕیوایەت کراوە، دەفەرمون ئەی ئادەمی زاد بەسەر زەویا بڕۆ، بە پێیەکانت بەسەر زەویا بڕۆ، بەڵام بە دڵنیاییەوە لە ماوەیەکی کەمدا دەبێتە قەبری تۆ. لەو ڕۆژەی کە لەدایک بوویتە تۆ بەردەوام تەمەنی خۆت سەرفەکەی، تەمەنی خۆت دەڕوخێنی هەتا ئەو ڕۆژەی دەمریت. ئێستا کە من وتارمدا لە سەرەتای وتارەکە تەمەنمان لە ئێستا درێژتر بوو، دوای نوێژەکە تەمەنمان لە ئێستا کورتترە، دەقە بە دەقە. ئەمە ڕاستی مەترساندن نییە، کەس ئینکاری ئەم شتە ناکە، هەمومان بەرەو مردن دەڕۆین. بەڵام پێش ئەوەی زەوی بێتە سەقفێک بۆمان با ئەمڕۆ خۆمان مادووکەین، پێش ئەوەی گژوگیا لەسەر گۆڕەکەمان دەرچێ ئەمڕۆ خۆمان با مادووکەین، ڕێگای خوا بگرین، خۆمان لە حرام و لە تاوان بپارێزین. هەمومان حەزمان لە گوناه و تاوانە وەکو نەفس، بەڵام لەبەر خاتری خوا دەبێت نەفسی خۆت بکوژی. کۆمەڵی تاوانەیە لەبەر خاتری خوا وازی لێبێنە، بەڵکو خوا بۆ تەعویز کاتەوە. مەڵێ جارێک گەنجم، هەتا گەنجێک یعنی هەتا پیاوێکی بە تەمەن دەمرێت دەیە ها گەنج دەمرێ، بۆیە هەمومان ناگەینە تەمەنی پیری. لە کۆتاییدا دەڵێم ئەم ژیانە هیچ نییە، خۆمان مادووکەین بۆ قیامەتی خۆمان، چونکە بەڕاستی ڕۆژێک دێت دەمان خەنە ناو خۆڵەوە. پێش ئەوی مان خەنە ناو خۆڵەوە شتێکمان بۆ ناو خۆڵەکە پێویستە ئامادەکرد دەبێ بە عیبادەت و بەخواپەرستی. ئەو کاتە ئینشاءڵڵا دڵخۆش و میهرەبان دەبین، ئەو کاتە ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحم و میهرەبانی خۆی دەڕژێنێ بەسەرماندا، ئەو کاتە ئینشاءڵڵا بەختەوەری ڕوومان تێ دەکات. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير عن كدوة. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي لنخوش خانة كانوا لمالوا. خوايا جان أواني قرزاريان بودا بركي. خوايا جان هي مني وآرامي ولات من بباريزي. خوايا جان أو روجي كدمان مريني. خوايا جان آخر من خير كي مزگەنی بەهشت مان پێ بدرێ یا رب العالمین. خوا گیان گۆڕەکەمان بکەی بە باخێک لە باخانی بەهشت پڕیکەی لە نور و ڕووناکی یا رب العالمین. خوا گیان هیدایەتمان بدەی وامە لێ بکەی بەردەوام تۆمان لەبیر بێ، تۆمان خۆش بوێ لە تۆ بترسین یا الله یا ئەرحەم الراحمین. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.